ئازان و خۆشەویستان ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش خۆشحاڵم جایشتی لەگەڵ ئێوەی ئازیزان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تر لە بەرنامەکانی دیالۆگ لەسەر پرسە گەرمەکان. لەم بەرنامەیە بەداخەوە بەتەنها خۆم لە خزمەت ئێوەی ئازیزان و هاوڕێم ڕەحمان حسێنزادە نەیتوانین لەگەڵمان بەشدار بێ لەم بەرنامەیە. بەر لەوەی کە دەست بکەم بە بەرنامەکە خۆشە داوا لێوەی ئازیز بکەم لە ڕێگای خۆتانەوە کۆمەک بکرد بە بڵاوبوونەوەی لینکی ئەم بەرنامەیە و تا ئەسێژەکردنەتان کردووە کەناڵی هیوا لەسەر یوتیوب سەبسکرایب کرد. بۆ بەرنامەی ئەمڕۆ کە 5/2/2026 دوو بابەتم ئامادە کردووە کە قسە و باسی لەسەر بکەم لەگەڵەوەی ئازیزە بە ئومێدی ئەگەر بەرنامەکە ناوی دیالۆگە و کەسم لەگەڵ نییە ئازیزانێک گەر لە بینەری ئەم بەرنامەیان وانێ بەشدار بن فرسەتێوێ لە ڕێگەی کۆمنتەکانیانەوە بەشدار بن وەگە پێشتان خۆشە بە ڤیدیۆ بەشدار بن ئەکرێ لینکەکەتان بۆ بنێرم لە ڕێگەی فەیسبووکەوە ئەتوانن پەیامێکم پێ بدەن لە ڕێگەی فەیسبووکەوە کە لینکی ستۆدیۆکەتان بۆ بنێرم و بێن و لە ناو ستۆدیا لەگەڵ من بەشدار بن لەم دیالۆگەیە. وەک ئەعلانم کردووە ڕامگەیانە بوو ئەم بەرنامەیە سەبارەت بە دوو بابەتە، یەکەمیان دواپێشاتەکانی ڕۆژاوایە. بێگومان دۆخێک کە ئێستا لە ڕۆژاوا هاتوتەکایەوە سەرباری هەر سەرنجێک هەر نیگەرانیەک لەوەی کە چی لە داهاتوە ڕوئەیە، بەڵام خودیەوەی کە بەرگیرا بە کوشتارێکی بەرفراوان و بەرگیرا بە پلانێکی زۆر دڕندانە کە بۆ خەڵکی ڕۆژاوا دانرا بوو، لەو بابەتەوە جێگای خۆشحاڵیە. بەرحاڵ وازانم لە ڕوانگەی دەسەڵاتی دیمەشقەوە جۆرێک ئەمەوەکو بەیانێکی 11 ئازاری ترە ڕاگەیاندنێ کە لەلایەن سەر و کۆمار و کراوە مەرسومیشی جمهوری دەرچووە و گفتوگۆیە کراوە لەگەڵ هێزەکانی سووریای دیموکراتە و لەگەڵ مەزلوم عەبدیا و ڕێکەوتنێک ئەنجام دراوە کە بەبێ ئەم ڕێکەوتنە بەعزێک کاروباری ئیداری یاخود کاروباری ئیداری ئەو ناوچانەی کە خەڵکی کوردزمانی تیاژی توانین بڵێین کوردستانی سووریایە ئیدارە و بەڕێوەبردنە مەدەنیەکەی بکرێتە دەستی بڵێن هەستەدەوە یاخود هێزەکانی سووریای دیموکرات یاخود یەپەگا و بە جۆرێکیش هێزە چەکدارەکانی ئەو ناوچەیە پێک بێت لە خەڵکانێکە بڵێن سەر بەم جوڵانە سەر بەم بەزمونی ڕۆژاوا بوون نەک ڕاستەوخۆ بکرێتە دەستی جێشی سووریاوە یاخود ئەرتەشی سووریاوە کەمێک پارێزگاری لەسەر بەخۆیی ئەو هێزانە بکرێت کە تا ئێستا کۆنترۆلی ناوچەیان کردو. بەرحاڵ ئەمە ئەو ئایندەیە نەبوو یاخود ئەمە ئەو شتە نەبوو خەڵکی ئەو ناوچەیە چاوەڕێیانە کرد، بەڵام ئەوەی کە بەرگیرا بە کوشتارێک کە نەخشەی بۆ دانرا بوو بە پشتیوانی تورکیا دەمێک بوو هەوڵی بۆ ئەدرا و ئاوارەکردنی خەڵک باڵێرانی خەڵک ئەوانە بەری پێگیرا تا ئێرە شتێکی پۆزیتیڤە و جێگای خۆشحاڵیە. بەڵام لەم بابەتەوە ئەو سەرنجانەی کە هەیە سەبارەت بەم دۆخی کە دروست بووە من پێویستە لە چەند خاڵێکا فۆرمۆڵی بکەم. ئەم پێشهاتەی کە هاتە پێش لە ڕۆژاوای کوردستانە لایەنی پۆزیتیڤی هەبوو، لایەنی باشی هەبوو، لایەنی جێ خۆشحاڵی هەبوو و یەکەمین شەدەوە بوو کە هێزێک کە ئەم ناوچەی بەدەستەوەیە نایەکی زۆر زۆر گەورەی بوو. ئەم نایە ئاسان نەبوو، ینی شتێکی ئاسانی نیە تۆ نەک بەرامبەر بە ڕژێمیشی سەرکوتگەر و ئەوانە کە زۆر جار ناوتراوە،
بەڵام بەرامبەر بە ئەمریکا بەرامبەر بە دەسەڵاتێک گوایە هاتووە پارێزگاری لێکا بەرامبەر بە لەشکرێکە گوایە ئەیوێت داکۆچی لێ بکەوانە بەرامبەر بۆ بڵی نا و ئەم نایە دووبارە بکەیتەوە و ئەو ئایندەیە خود ئەو نەخشەیە قوبوومەکەی ئەو دایناوە زۆر جارەمە لە مێژووی کوردستانە دووبارە نەبووتەوە لە مێژووی جوڵانەوەکانی کوردستانە هەمیشەوا بووە زۆر ئاسان بڕیارێکە لەلایەن ئەمریکاوە یاخود لەلایەن دەوڵەتێکی ناوچەکەەوە دەرکراوە سەرباری هەر مینەتێکە بەسەر خاڵک هاتووە جێبەجێ کراوە بۆ نمونە ئێمە ئاش بەتاڵمان لەبیرە بڵین ئەو کارەساتە گەورەیمان لەبێکرە ساڵی 1975 ڕوویدا بۆ نمونە بڵین ئەو ڕووداوانەمان لەبیرەکە لە کوردستانی عێراقا ڕوویاندا شەڕی ناوخۆمان لەبیرە پشتیوانیکردنی ڕژێمی باسمان لە پارتی دیموکراتی کوردستان و هاتنەوەی بۆ هەولێر لەبیرە هەموو ئەمانەمان بە چاوی خۆمان بینیوە ینی بینیومانە کە چۆن نەخشە و پلانەکانی پلانە نێو دەوڵەتەکان و دەوڵەتەکانی ناوچەکە کاریگەری ڕاستەوە خۆیان هەبووە و لەم نێوەیان نایەک نەوتراوە و نای مەزلوم عەبدی وتی لە دیمەشق و ئەو تەسلیم نەبوونە بڕیارێکی زۆر گوێرانە بوو بڕیارێکی زۆر بەجێ بوو بۆ بڕیارێک بوو کە جارێکی تر ژانی مقاومەت و ژانی بەرەنگاری ڕاو خەڵکی کوردستانە بژاندەوە جارێکی تر خەڵک ئەحساسی کردەوە کە توانای ناوتنی هەیە توانای ئەوەی هەیە کە ڕێگای خۆی هەڵبژێرێت تا توانای دیاریکردنی چارەنووسی خۆی هەیە و ئەمە مەسەلەیەکە کە خەڵکی کوردستان هەموو پارچەکانی کوردستان زۆر پێویستیان پێێتی پێویستیان بەوەیە کە متمانە بەخۆیان بکەن بە تایبەتی ئێمە لە کوردستانی عێراقا تقریبا ناوا بووە کە خەڵک هەموو ئەوەشی کە ئێستا هەیە لە کوردستانی یاخود ئەو دۆخەی کە بە جۆرە لە جۆرەکان لە ستەمی نەتەوایەتی دوورکەوتوینەتەوە لە عێراقا بە بەرەوبووم و بە بەرهەمی داگیرکاری عێراق و هاتنە ناوەوەی ئەمریکا و پشتیوانیکردنی ئەمریکا لە کورد و لە مابەتە شتانە هێزان بەڵام لێرە لە ڕۆژاوا ئەم جارە معلوم بوو کە ئەم مەسەلەیە وانە و ئەمە متمانەیەکی دا بە خەڵک باڵێ کە خەڵک ئەتوانێ پێداگری بێ لەسەر مافەکانی خۆی سەرباری ئەو نەخشانەی کە لە نێوان لەلایەن دەوڵەتە گەورەکانەوە لە ناوچەکەیە وەخود لە جیهانە بڕیاری لەسەرێت وامە خاڵێکی پۆزتیڤ ئەوە ئەمە ئەچێتە ناو ویژدانی دەستە جەمعی خەڵکەوە ئەمە مەسەلێکی وا سادە نییە ئەمە دەستکەوتێکە توانای ئەوەی هەیە کە شتی تری لەسەر بنیاد بێەوە ئەنە هەنگاوێکی ڕوو لە پێشەوە لەم بابەتەوە لایەنێکی ئەرێنی و پۆزتیڤی زۆر پۆزتیڤی ڕووداوانەی ئەم جارە لایەنێکی تری کە بە بڕای من پۆزتیڤە دەرکەوتنی ئەو بڵین هاتنە مەیدانە جەماوەریە فراوانە بوو کە خەڵکیشی زۆر لە کاتێکە کە یەس و بێ دەربەستی و بێ بایەخ نەدان بە مەسایلە سیاسیەکان بۆتە شتێکی ڕۆژانە بە تایبەتی لە هەرێمی کوردستانە ئێمە ئەم چارە وێنێکی پێچەوانەمان بین و ئەم چارە بینیمان کە خەڵک تەنانەت گەیشتە ئاستی ئەوەی کە بڕوە لە نزیشی نەک لە بەردەمی بڵین کۆنسڵگەری ئەمریکای خۆ پیشاندان بکە کە ئەمە هەنگاوێکی ڕوو لە پێش بوو و پێم وایە مەسەلەیەک بوو کە توانای ئەوەی دا بە خەڵک کە متمانە بەخۆی پێیان بکات ئەم دوو شتانە دیارە دەست لە ناو دەستی یەگەنێن بەبێ ئەو نایی مەزلوم عەبدی بەبێ ئەو نایی کە لە ڕۆژاوا وترا ئەم جوڵانەوەی ئیمکانی نەبوو بێتە دەرەوە ئەم جوڵانە ئیمکانی نەبوو خۆی نیشاندەوەوانە بەڵام لە هەمان کاتە ئەکرا ئەو نایە بەبێ ئەم جوڵانەوەش هەر ئەهەمیەتی خۆی لە دەست نایە بەڵام ئەم جوڵانەوەیە بەژێکی تری کرد بە بەری ئەو نایەوە لە بڕیارێکی تاکە کەسی بڕیاری گرروپێکی دیاریکراوە کردی بە بڕیارێکی دەستە جەمعی خەڵکێک و جەماوەریشی زۆر زۆر فراوان ئەمە دوو لایەنی ئەرێنی ئەم دۆخەی ئەم جارە بوو کە لە ڕۆژاوا ڕوویە بەمەوە دەستم پێ کرد بەڵام جارە باوێن بەسەر لایەنە نەرێنیەکانی چی
یەکێ لەو شتانەی کە ئێستا باسیەوەم کرد کە خەڵک پشتی بەخۆی بەست و هاتە سەرجادە و بە ڕیزی هەزارن دەیان هەزاری و هەندێک دەڵێن سەدان هەزار کەسی بازێک باز دەواکەن کە لە سلێمانە شاری سلێمانە ملیۆنە خەڵک هاتووەتە سەرجادە بە حاڵ ئەمە ڕاست بیا ڕاست نەوێ بەڵام ئەو ئاپۆرە جەماوەریە بە بڕامی بێوێ نەبوو لە شاری سلێمانیا کە ڕوویدا و جێگەی ئەو پەڕی خۆشحاڵی بوو شیعارەکانی دروشمەکانی چی بۆوانە دواتە قسەی لەسەرەکەم بەڵام خودی ئەم هاتنە دەستا لە دەرەوەی کوردستانیش لە زۆر شوێن لە وڵاتانێکە کە پلەی سەرما بڵێ نەگەرما بڵێ پلەی سەرما گەیشتە ناقص 20 و ناقص 15 و ئەوانە خەڵکە دەبینی بە ژمارەیەکی زۆر فراوان لەسەر جادە بوون بۆ دیفاعکردن لە ڕۆژاوا لە پایتەختە گەورەکانی دنیاە ژمارەیەکی بێرفراوان و ئاپۆشی گەورە لە خەڵک لەکایە بوو بەڵام لە کاتی ئەمەیە لەم شوێنەیە کە خەڵک ئەم هێزەی خۆی نیشانەدا کۆمەڵێک و گروپێک دەرەکەون و ئەوانە باسی لینزی گراهامان بوو لینزی گراهام وای کرد و لینزی گراهام وا هات و لینزی گراهام وا ڕۆیشت و بڕیارێکی دەرکردووە چێ لە هینا لە کۆنگرسی ئەمریکا تەواو قەرارێک بۆ کورد دەرەچێ و هەمووتان ئیمزایکەن و خەڵکی زۆر زۆر پێشکەوت و ئاگادار و هوشیاریشی دەبینی ئەمانە بۆیانە هێنای کاکەەوە ئیمزای ناکەی ئەوە ناچیتە ناو سایتەکەەوە ناوی خۆت نووسی ئەوانە ئەنی ناوی خۆت بخەیتە ژێر پێشنیارێکە و کە لینزی گراهامێکا بۆ کۆنگرسی ئەمریکا ئەوانی کە شارەزا و ئاگاداری ئەوان کە لینزی گراهام جارانی تریشی کردو ئەوانە گاڵتەشیان بەو قسێنە جاری پێشوش لە کاتی ئەفرینا هەماشە دەم شتە ڕوویدایەوە هاتە پێشەوە تویتێکی کردو خۆی دەرخستووانە وڵام دواتر بوو بەچی هیچ شتێکی لە بەرهەم نهات تو چاوی کە پێ خۆش بوو کردی و کەسیش نەیتوانی ڕێگەی لێ بگرێ و ئەمەش هەر بوو بە بێشێک لە فڕوفی شاڵەکانی ئەم لینزی گراهامە کە کەسایەتیەک و کاراکتەرێکی هەتا بڵێ کۆنەپەرست دواکەوتوو ڕاستڕە و دوژمن بە ئازادی لەناو خودی ئەمریکا دوژمن بە ئازادی نەک لە دنیاشەدا لەناو خودی ئەمریکا دوژمن بە ژن دوژمن بە هەر پێشکەوتنێک بە جۆرەکان پاداوێک و بەردەستێکی ترامپ و ئەمانە و سەرباری دنیای جینەوە کە لە ڕابردووە بە ترامپ پێداوانە ئێستا خەریکە بەردەستی ترامپکە کەسایەتێکی ئاوایە کەسایەتێکی هەتا بڵی لاواز حتا بە پێوانەکانی بۆ جوازی خۆشی کەسایەتێکی زۆر پوچ و پووکە بەڵام بوو بە پاڵەوانە خەڵکی کوردستان کە ئەگەر حسابیکەی توانە و شوێنە چەندین ملیۆن ئینسان هاتوۆتە سەرجادە بۆ دیفاعکردن لە ڕۆژاوا ئاخرەکەی بوو بۆی کەوا با بڕۆین لینزی گراهامان قەناعەت پێ بکەی بۆی کە لینزی گراهام ڕزگارمان کات و گوایە لینزی گراهام و ئەمریکا ئەمجارە بێتەوە پشتمان و ئەوانە ینی تۆ لەبەر چاوتایە دەسەڵاتێک و هێزێک کە ئەساسەن بڕیاریدا بوو کە پارێزگاری داکۆشی لە تۆکە لەسەر مێز بە تۆ ئەڵێت وانە ئێمە هەمووشتان کوژن و کەرەپاچەتان کەن و گۆمی خوێنیش بقەوێ لە ڕۆژاوی کوردستانە چاوەڕێی ئێمە مەکەنی بە یەک فیشەک بەشداریتان لەگەڵا بکەین ئەم هێزە ئاوات پێڵێ هێزێک کە دانیشە سەرکردەکەی ئەڵێ کوردەکان پارەمان زۆر داونەتەوە ئەوانە و شەڕیان بۆ کردین و ئەوانە خۆ بە بەلاش نیان کردو وەک ئەوەی کە لە ڕۆژاوا خەڵک چەشی یاوەتە دەست و بەدەستەوە گرتۆ لە بەرامبەر پەلاماری داعشاوەستەوە لەبەر خاتری چاوی ڕەشی ئەمریکا خەڵک دیفاعی لە خۆی کردووە داکۆچی لە خۆی کردووە هاتووی بۆ ئەوەیە بینیمتەوە خەڵکە بینەکە ئەوانە کۆمەکت پێ کردووە بۆی کەوا خۆی پرسچەک کات و قازانجێک و بەژەوەندێک کردووە لەوەیە هەبووە کە داعش زیاتر لەوەی کە بۆی دانراوە خۆی فراوان نەکاتەوە و نەبێ بە هەڕەشە بۆ ئەوروپا و بۆ بەژەوەندەکانی تۆ ئەوانە خۆمە ناکاتە ئەو کە ئەم خەڵکی لە کوردستانە بۆ تۆ ئەم کاریان کردووە یعنی ئەم جۆرە تەبلیغاتەوە ئەم جۆرە بانگەشەی لەلایەن ئەمریکاوە جێگای ئەوە بوو خەڵکێک بکە بەتایبەتی خەڵکانیشی چەپ و گوایە هەتا پێشکەوتن خواز و ئەمانە لەسەر سایتەکەی خۆیان زوو ئەمەیان دانا دەی ئەوە گەیشتە ملیۆنێک ئەوە ملیۆنێک و 500,000 ئینزای کردووە وەکەوەی مەسەلا ملیۆنێک و 500,000 کەس لە دنیاە ئینزا بۆ قەرارێک بکا کە لە کۆنگرس دەرەچێتەوەمان هیچ ئەهەمیەتێکی هیچ معنایەکی هەبێت یعنی هەتا ئینزاکانی ناو خەڵکی ئەمریکا گەر سەر تا سەری خەڵکی ئەمریکا 350 ملیۆن چنێکن هەموویان ئینزایان بۆ لینزی گراهام کردایە وای بڕیارەکەی بردایە بۆ کۆنگرس
لە کۆنگرس کەس نەیگوتایە ڕازینی بۆی ئەم بڕیار بخرێتە دەنگدانەوە ئەگەر دەستی ئەو بڕیاوی تا ئەم بڕیار ناخرێتە دەنگدانەوە ئەو وایە 6 نەفەر دیفاعیان کردا کە بخرێتە دەنگدانەوە اینجا دوایە وایە ئەغلەبیەتی بەدەست بێنایە اینجا دوایەوە ئەغلبەتی بەدەستێنا ببرێ بۆ ئەنجومەنی نوێنەرایەتی چونکە لە ئەمریکا کۆنگرس ئەنجومەتی سێنا و بڵێنینە ئەنجومەنی پیران و ئەنجومەنی نوێنەرایەتی ئەنجومەنی پیران لنجیگراهام لەوێ ئەمێ پەسەند دەکرد پاشەوەی تاقەن لیژنەکانی یاسایی و ئەمانە قسە و باسی لەسەرەکەن و تعدیلاتی تیاکەن و دێتەوە ئەوانە ئەوە دەنگی لەسەر درا ئەوانە و 51% ئەم بڕیارێ قوبوڵ کرد ئەچێ بۆ ئەنجومەنی نوێنەران ئەنجومەنی نوێنەران ژێبێ قوبوڵی بکە ئینجای نێرێ بۆ ترامپ ئەبێ ئینزای بکات ترامپ دەتوانێت بڵێ ئینزای ناکە بیژێڕێتەوە ئەم جاریان ئەبێت 2 لەسەر 3 ئەندامانی کۆنگرس و 2 لەسەر 3 ئەندامانی ئەنجومەنی نوێنەران پێداگری لەسەر بکەن و دەنگی پێ بدەنەوەوانە ئینجا بێتەوە بۆ لای ترامپ ئینجا دەتوانێت مەجبورە بێت ترامپ ئیمزایکە ئەتوانێت جێبەجێ نەکە ئەتوانێت شتی پێچوانی ئەوە جێبەجێکە ئەم یاریەت چیە بە خەڵکیەکەن ئەم چاوبەستە چیە لە خەڵکیەکەن و بۆ بەم شێوازە مامەڵاکەن لەگەڵ ئەم ڕووداوە گرنگایەکە ڕوویدا ئەم خۆپچووکردنەوەی تاکەی خەڵکانێک کە باسی کورد دەکەن و کوردایەتی وا موهیمە و کورد وا میلەتیشی گەورەیە و کورد لە هەمان کاتە دانیشی باشترین نمونە لە بێهێزی و لاوازی ئەو خەڵکی کە تۆ خەریکی بەشان و باڵیان هەڵێری تۆمانە نیشانەدەی بە ئەم بێتەجروبەیە ئەم بێخیبرەیە با وشەی خراپتر بەکارنێنم بۆ داپۆشیکردن لە لینزیگراهام گوایە لینزیگراهام داپۆشی لە خەڵکی کوردەکە بەرحاڵ ئەمە یەکێک بوو لە هەر خاڵە نەرێنەکانی ئەم جوڵانەوەی کە ڕوویدا یاخود ئەم ئەزموونەی کە ڕوویدا یەکێکی تر لە خاڵە نەرێنەکانی بەڕاستی ئەو شتەیە ئەو دروشمەیە کە یەکە گەلی کوردیەکە گەلی کوردیەک نییە گەلی کوردیەک نییە هەر ئێستا لە ڕۆژاوا لە نێوان یەکەگەوە لە نێوان پێدا و ئەنە کەسە و ئەوانە خەریکە ململانی درستە هەر ئێستا ئەنە کەسە خەریکە چاڵ بۆ پێدا هەڵەکەنی چاڵ بۆ ئەزمونە هەڵەکەنی بە جۆرە لە جۆرەکان هیچ دوور نییە بە پشتیوانی بەرزانی ئەوانە لە ئایندەیەشی دیاریکراوە پەیوەندی لەگەڵ حکوومەتی شەرع بکەن و ئەم ئەزمونە بخەنە بەرخەتەر ئەمە هیچ دوور نییە و لایەنەوە شێتەوە ئەم کارە کراوە و پارتی کردوێتی و لە بەرامبەر یەکێتیا کردوێتی وێچێتی لە بەرامبەر پارتیا کردوێتی و ئەمەی گەلی کوردیەکە وانیە ئەمە حەقیقەت نییە ئەمە ڕاستی نییە و دووبارە گەلی کورد یەک نییە ئێمە دوو چیمان هەیە ئەم کۆمەلگایشی چینایەتیە گەلی کوردیەکە گەلی کورد هیچ کاتێکێک و هیچ کاتێکەک نابێ وەکو هەر میلەتێکی تری ئەم دنیاە هەرچی میلەتێک تۆ لە دنیاە سەیرێکی تۆ ئەمانە لە دوو گەر پێکات تۆ لە دوو بەش پێکاتوە بەشێکی ڕەنجەدا زەحمەت دەچێشێ قوربەسەری ئەچێژێ کە ڕۆژی قوربانیدانە قوربانی ئەدا کە ڕۆژی مێنەتی بینینە مەینەتی ئەبینێ کە ئەنفالەکرێ ئەو ئەنفالەکرێ کە چیمابارانەکرێ ئەو چیمابارانەکرێ و بەشێکی تریشی ئەو بەشەیە کە لە تەڕەخوا لە وشکەوێ ئەو بەشەیە کە بە هیچەوە ماندوو نەبووە بە هیچەوە ئارەقی نەڕشتووە و ژیانی مسۆگەرە و لە هیچ شتێکی کەم نییە میلەتێک کە ژیانی بەرزانیەکان و تاڵەبانیەکانی هەیە ئەوە میلەتێکە ئەوە گروپێکە لە ناو کۆمەلگەی کوردستانە میلەتێک کە ژیانی ئەوانەی هەیە پاش 20 ساڵ و 30 ساڵ خزمەتکردن و ئەوانە ئەبێ چاوەڕێ بنزانەکەی تاریخانی نشینەکەیان بۆ دێ بچنە بەردەمی پەنجەرەکە و بیانێنەوە بۆ ماڵەوە بە گەرما و بە سەرما ئەو میلەتێکی ترە ئەم دوانە یەک نین یەکە گەلی کوردیەکە یەک نییە ئەزانم قسانە لەوانەیە خەڵکێک تووڕە کاتوان و ژنێشی پێ بدەن دەستا خۆش بێت چیڵێن بیڵێن ئەمە حەقیقەتێکەوە من ڕاستیەکە وەکو کەسێکی لایەنگری چینی کارگەر و زەحمەتکێشی کوردستان و ئەوانە وەزیفەمە و ئەرکی سەرشانمان قسانە بڵێنەوە دیارەمانە ممکنە کاریگەری نەبێت چونکە ئەو هەومەتەی کوردایەتی و ئەم قەبەبوونەی کوردایەتی و ئەم قەڵەوبوونەی کوردایەتی وانە خۆ تەنها بە قسە وەڵام ناترێتەوە
کردەوەشی پێویستە بەڵام ئەم حقایقانە ئەبێ بوترێ و نابێ خۆمانی لێ بدزینەوە و نابێ خۆمانی لێ نەبات بکەین ئەمە ئەو شتانەیە کە من ئەمە یەکێکە لە خاڵە گرنگەکانی کە ویستم پێ بکەم یەکیشی تر لە ئەو خاڵانەی کە پێویستە دەستنیشانی بکەین ئەوەی ئەم دۆخە بۆ وای لێ هات قسە لەسەر ئەوەیە کە گوایە دووبارە عەرەب خیانەتی لە کورد کردەوە دووبارە کورد بە تەنها مایەوە دووبارە ئەو قسانەی کە ئەوترێ لەسەر برایەتی گەلان و ئەمانە درۆیە تەمان بخۆشم کەسێکم لەوانەی کە زۆر بەم ئیستلاحە و بەم معنایە باوەڕم بە برایەتی گەلان نییە باوەڕم بە برایەتی خەڵکی کارگەر و زەحمەکێش هەیە لە هەموو نەتەوەکان بەڵام ئەوەی کە گەلەکان برای یەکن و ئەمانە ئەمە معنای وایە کە گەلەکان یەکن و دوای ئەوەی کە یەکن لەگەڵ یەکتریش پەیوەندیان باشەوە ئەوانە من ئەمە بەڕاز نازانم بەڵام بە هەر حاڵ تەبلیغاتکردن لە دژی برایەتی گەلان وە قسەکردن لەسەرەوەی دووبارە عەرەب پەلامارمانەدا و دووبارە تورک دوژمنمان و دووبارە فارس وامان لێکات و ئەمانە و ئێمە کوردین بەتەنهاین و ئەم جۆرە پەیامە پەیامێکی زۆر زۆر بەرتەسکی ناسیۆنالیستانەیە و نەک هەر ئەوەی کە ڕاست نییە نەک هەر ئەوەی کە دوژمنایەتی بەرژەوەندی سادەکانی خەڵکی کوردستانەکات و ئەمانە ئەسڵ عەقلانیش نییە عەقلانەش نییە من جۆم لە مەسعود بەرزانی بۆ قسەیەواکە کە باش بوو ئەم مۆزعە لێرە جرسایەوە و لێرە گەڕایەوە و شەڕەکە نەبوو بە شەڕی کورد و عەرەب و ئەوانە بەڵام مەسعود بەرزانی ئەنە کەسەت بەرداوەتە گیانی مەزلوم عەبدی و بەرداوەتە گیانی ئەڵدار خەلیل و بەرداوەتە گیانی ساڵح موسلیم و ئەوانە بۆی گاڵتەیان پێ بکەن لەسەر برایەتی گەلان و ئەمانە خۆ عەکسی ئەو برایەتی گەلانە دوژمنایەتی گەلانەی تر ئەم هەموو ڕەخنەیە لە پێدە ئەگیرێ لەبەرەوەی ئەم ئەزمونێ هێناوم ئەزمونە فەشەلەکەی ئاشکرا بۆی ئەلان بۆ ئەمانە قسانەیانی دوژمنایەتی گەلانی تر ئیتر بۆ باسیەوەکەی کە خەمم بوو شەڕی کورد و عەرەب قەومی ئەم سیاسەتانەی کە ئێوە گرتوتانەتە بەر ئەم بەرە ڕاستڕەوە کە نوێنەرایەتەکەی مەسعود بەرزانیە و نوێنەرایەتەکەی بنەماڵی بەرزانیە و لە سووریا شائەنە کەسە نوێنەرایەتێکاوەمانە ئەم مۆدێلە خەڵکی کوردستان بەرەو دوژمنایەتیکردنی وڵات نەتەوەکانی دەوروبەرە بە دوژمنایەتیکردنی عەرەب دوژمنایەتیکردنی تورک دوژمنایەتیکردنی فارسا دوژمنایەتیکردنی تورک ناجارە مەسلحەت و بەرژەوەندیان لەگەڵ تورکیایە لایەزال درزی تێ نەکەوتووە بەڵام بە هەر حاڵ ئەسڵ و مەبدەکە دوژمنایەتیکردنی گەلانە دوژمنایەتیکردنی گەلانە ئەمە سەرباری ئەوەی کە لە ڕووی سیاسیەوە کۆنەپەرستانەیە لە ڕووی سیاسیەوە ئاوێنەیە کە داناوە و خەریکی وێنەیەکی تری فاشیستەکان ئەگریت و وەکو ئەوان تەسەڕوفەکەی ئەبی بە ئاوێنەی دوژمنەکانت دەوەی کە پیانەڵی دوژمنی خەڵکی کوردستان و ئەوانە بەو فاشیزم و بۆ شۆڤینیزمی کە هاتوون و ئەوانە لەبری ئەوەی لە ڕووی ئایدۆلۆژی و فکری و بەرەنگاریان کەی ڕێک فکر و ئایدۆلۆژیای ئەوانە هەڵگرتووە ڕێک دووبارە قسەکانی ئەوان دووبارە ئاکەیتەوە ڕێگە بیدەوان ئەخر جیاوازی ئەم ئەزمونەی کە لە ڕۆژاوایە هەبوو جیاوازی ئەم ئەزمونەی کە لە سووریایە دروست بوو ئەوانە ئەوە بوو پشتیوانی سەر تاسەری ئازادی خوازانی دنیای ڕاکیشا بەوەی کە داکۆچی لە ژن کرد داکۆچی لە مافەکانی مرۆڤ کرد داکۆچی لە ئازادیە تاکە کەسیەکان کرد داکۆچی لە ئەلمانیەت کرد و داکۆچی لەوە کرد کە پێکەوە ژیانی ئاشتیانە لە لێوان گەلانە تەبلیغ بکرێەوەمانە بەمە توانی پشتیوانی دنیا ڕاکێشێ بەمە ئەو وێنە جوانەی کەسب کرد و وەریگرت و ئەوانە دوژمنایەتیکردنی ئەم وێنێ دوژمنایەتیکردنی ئەم ئایدایە دوژمنایەتیکردنی ئەزمموی ڕۆژاوایە و ئەزمموی ڕۆژاوا هەر لە دەرەوە دوژمنایەتی ناکرێت لە ناوەوە لە ناو کوردستانە زۆرتر دوژمنایەتیەکرێت بنەماڵەی بەرزانی سەرمایەدارانی کوردستان ئەوانەی کە سەروەت و سامانی کوردستانیان بەدەستەوە گرتووە خەڵک بە کۆی لەو بە بەردەستی خۆیان نەزانوانە بەرژەوەندیان لەوەیە هەیە کە خەڵکی کوردستان جگە لە پشتیوانی هێزە سەرمایەدار و کۆنەپەرستەکان و ئیسرائیل و ئەمریکا و ئەوانە دەرەتانێکی تریان نەبێت بەرژەوەندیان لەوەیە هەیە و بەم ئاراستەیە خەڵکە بەر و ئەوانە ئەزمموی ڕۆژاوا عەکسی ئەمەی نیشاندا ئەزمموی ڕۆژاوا بەوە خۆی
گەیانە جێگایەکە بتوانێت داکۆشی لە خۆی بکات و دیفاعیش لە خۆی بکات و ئەم گیانە گەورەیە لە بەرەنگاری دروست بکە ئەوانە آخر بەسڕۆت بەرزانی خۆ ئەمە یەکەم جار نییە ئێمە ئەزمموی ئاوا ببینین باوکە لە 74 ئەوەنەی یەپەگە و 4 ئەوەنەی هەسەدە چەکداری لە بەردەسا بۆ بیناردۆ بۆ ماڵەوە هەموو بوون بە ئاوارە و بردیانە نەفیان کردن بۆ جنوبی عێراق و ئەوانە و هەر عشیرەتەکەی خۆتیان هێنا بۆ قوشتەپە و لەوێ دایاننا هەر ئەمە ئەو واقعەتەیە کە بەسەر ئەو جوڵانەوەیە هات و ئەم 100,000 چەکداری کە هەتان بوو ئەم هەموو پارە و پولۆ و میکانەتی کە هەتان بوو وەکو بەفری بەهار لە شەو ڕۆژێکە توایە هیچی نەما ومە یەکەم جار نییە ئەم ڕووداوە بەس ئەم بەرەنگاریەی کە ڕۆژاوا نیشانیدا سەبارەت سەر بە هەمان بیرکردنەوە و تێگەیشتنە کە بەشێک و توخمێک لە توخمەکانی پێکەوە ژیانی ئینسانەکانە لەگەڵ یەکتر نەک دوژمنایەتی کردنی یەکتر لەسەر ئەساسی نەتەوە و ئینتیبای نەتەوایەتی و ئەمە پێویستی بە داکۆچیکردنە نەک هەر پێویستی بە داکۆچیکردنە من ئێستا بێمە سەرەوەی کە بۆچی ئەزمموی ڕۆژاوا نەیتوانی لەم بوارەیە هەنگاوی گەورەتر هەڵبگرێت و ئەمڕۆ پێویستی بەوەیە کە چی بکە دیارە من دانەنیشتم استراتیژ بۆ ڕۆژاوا دابنێمەوە خۆیان حتمما وەکو باری استراتیژی و باری عقلێتی سیاسیۆمانە بڵێ زۆر لەوە شارەزاتن کە کەسێک نەسیحەتیان بکەوانە من باری سەرنجی خۆم لە ڕووی سیاسیەوە پێشکەشەکەم ئەزمموی ڕۆژاوا ئەمەی کە ئێستا هەیە ئەمەی کە ئێستا ئەحمەد شەرع و جەماعەتەکەی بە 11 ئازارێکی تری ئەزاننەوە بەتەمان لە ماوەیەکی داهاتووی ترا دووبارە پلامار بێنەوە دووبارە ئەم ئەزممونە بخەنەوە بەرخەتەر و ئەوانە بەوە پارێزگاری لێ ناکرێت کە ئایدیایەکی بەرتەستی نەتەوایەتی بگریتە بەر بەوە پارێزگاری لێکرێت کە دەست ڕاکێشی بۆ هەموو ئازادی خوازانی سووریا بۆ هەموو ئەوانەی کە ئەمڕۆ لایەنگرنین بەیانی ئەبن بە دوژمنی ئەحمەد شەرع ئەحمەد شەرع دەسەڵاتێکە ئەوێ سووریا بکا بە جۆلانگای سعودیە و ئیمارات و شوێنێک بۆ بەرژەوەندی کۆکردنەوە قازانج کۆکردنەوەی سەرمایەدارانی ناوچەکە و دنیا ئەمە لەگەڵ خەڵکی هەژار و زەحمەتکێشی ئەو وڵاتیان ناخۆ هەر دوێنێ پێرێ بوو من لە هەندێک لە یوتوبەری عەرەبەوانەوە بیسمەوانە گیان بەخێر بێن سەر چاو خەڵکی دیمەشق ئێوەش بوون بە ئەقەلیەت ئێوەش بوون بە کەمایەتی ونیار باسی کەمایەتیەکانە کەنگە دوژمنی ئەحمەد شەرعن لە کوردستان وا و لە سوێدا وا و جەماعەتی دروز و جەماعەتی عەلەویەکان لە ساحل و ئەوانە وتیان ئەم جارە اینجا نۆرەی خەڵکی دیمەشقا و باسی واکەن کە خەڵکی دیمەشق لەلایەن لایەنگران و دەسوپێوەنەکانی ئەحمەد شەرع و خەریکی هێرشەکرێتە سەریان بۆچی هاتوون باسیەوەکەن نرخی کارەبا زیادی کردو ئەوانە ئێمە نەبووینە ئێوە تا ئێستاژە لە بندستی بەشار ئەسەدا بنوانە بۆ لە بەرامبەر بەشار ئەسەدا دەمتان نەکردەوە ئێستا لە بەرامبەر ئەحمەد شەرع و لە بەرامبەر ئەم دەسەڵاتە تازەیە خۆ پیشاندانەکەن و داوای مافەکانی خۆتانەکەن ئاوا مامەڵەی خەڵکی دیمەشقەکەن ئەم دەسەڵاتە ئەبێ کۆمەلگایەک لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی یاساییەوە لە ڕووی پەروەردەی ئەم کۆمەلگایە تەندروستی لەم کۆمەلگایە ئابووری ئەم کۆمەلگایە پێشکەوتنی ئەم کۆمەلگایە سەر لە نوێ بیناکردنەوەی ئەم کۆمەلگایە کەوتۆتە ئەستۆی ئەم دەسەڵاتە بێ بیکەوە لەم نێوەیە لە بەرامبەر ناڕزاییشی فراوانی خەڵکە لە سووریا بەرەوڕوە بێ منەم قسانەم لە سەرەتای هاتنی ئەحمەد شەرع و جۆلانی ئەوانەوە کردووانە تا ئێستش پێی لەسەرداگرن کۆمەلگەی سووریا ناتوانێت ببێتە جۆلانگایەک بۆ ئەحمەد جۆلانی وا بە ئاسانی ناتوانێت ببێتە شوێنێک کە ئەم دەسەڵاتی تیاسە قابگیر بێ بە یەکجاری قازانج و بەرژەوەندی خەڵکی کوردستانی سووریا خەڵکی ڕۆژاوا لەگەڵ قازانج و بەرژەوەندی خەڵکی کارگەر و زەحمەتکێشی سەرانسەری سووریایە یەکە چاوەڕێی ئەوە نەبن دەستی کۆمەک و یارمەتی لە دیمەشقەوە بە ڕۆژاوا بکە ئێمە ئەبێت چاوەڕێی ئەوە بین ڕۆژاوا بەم ئەزمموی هەیەی پێشڕەوایەتی ئەو جوڵانەوە بکە کە لە سەرتاسەری سووریا هەیە
یارەمە پێویستی بەوەیە کەمێک دەست بە ئەزمونونەکەی خۆشتا بێنی ینی من وەکو کەسێکە متابعی ئەزمموی ڕۆژاواکەم ئەزانم دەسەڵات لەم ناوچەیە بە شێوەیەشی باش تەنزیم کراوانە بەڵام لە ڕووی ئابووری و فەرقی چێ لەگەڵ باقی سووریایە نازانم لە ڕووی دەستکەوتەکانی خەڵکەوە بیستومەکە گوایە خەڵک مەسەرەن کە خانووینی خانی بۆ دابی نەکرێ ناتوانێت کرێ باکرێکەی بۆ ئەدەن ئەم شتانە ئەبیستی بەڵام نایەتە دەرەوە ئەم ئەزمونە نایەتە دەرەوە من کە نایزانم کە متابعی ڕۆژاواکەم خەڵکی سووریا بێت چۆن چۆنی ئەمە بزانێت لە چۆ بۆی دەرکەوێت لە چۆمی بۆ معلوم بێ بەرحاڵ ئەمە پێویستی بەوەیە تەبلیغی بۆ بکرێ پێویستی بۆی قسەی لەسەر بکرێ و ئەم نمونەیە کە ئێستا تۆ ئیدارەیەکی و ئەم محافظەی حەسەکەی کە تۆ دەدەستی تۆ ئەبێ نمونەیەکی وا لە پێکەوە ژیان و لە ڕەفاهێتی ژیان و لە چاکردنی جونگەکانی کۆمەلگاوە لە باشکردنی ئابووری بۆ هەمووان نەکتەنها بۆ ئەقلێتێکی دەوڵەمەنی فاسد خەریک بنوەکو کوردستانی عێراقیان دەوڵەمەندکەن لەسەر حسابی خەڵک بۆ هەموو خەڵکی ئەم ناوچەیە نیشان بدەی کە خەڵکی سووریاش چاوە لێ بکە خەڵکی سووریا بڵێ بۆ ئێمە لاسایی ئەم ئەزمونە نەکەینەوە بۆ ئێمەش وەکو بەڕێو خۆسەری لە ڕۆژاوا ئێمەژەوە دروست نەکەین بۆ ئێمە هەمان سیاست نەگرینە بەر چ مەجبورین ئێمە ببین بە پادا و بەردەستی سەرمایهدارانی ئیمارات و سعودی و تورکیا و ئەم تازە هەڵکەوتوانی کە هاتوون لەگەڵ ئەحمەد جوالانیا لەگەڵ ئەبوو محەممەد جوالانی ئەم تیرۆریستانە کە تازە بوون بە متەمەدینەوە بۆ چ مەجبورین ئەوە بکەین و ئەمانە ئەم کۆمەلگایەکی زیندووە ئەوانەی کە نازانن لە سووریا چی بۆ سووریا سەرچاوەی بەشی زۆری ئەو ئەفکارانەی کە لە دنیای عەرەبا بڵاو بۆتەوە ئەوانەی تر بەخراپی و بەباشی و لە سووریا ئەو هاتووە سووریا کۆمەلگایەکی زۆر زیندووە و زۆر دێرینیشە و ئیمکانێتی کاریگەری دانانی ئەزمموی ڕۆژاوا لەسەر سووریا زۆر زۆرە بەڵام بەو مەرجەی کە هەم بەکردەوە کارێکی دروست ئەنجام بدرێ کە جێگای پشتیوانی بێ لەلایەن خەڵکی کارگەر و زەحمەکێشی سەرتاسەری سووریاوە هەم لە ڕووی خیتابی شۆ لە ڕووی ئەو پەیامەشەوە ئەدرێ هەمان ئەو پەیامە بێت کە لە ڕابردووە درراوە بگرە ڕۆشنتر و ئاشکراتر ئەو پەیامە بێ کە لە ڕابردووە باسەکرا پەیامێک بێ ڕوو بە کۆمەلگایەکی کراوە ڕوو بە کۆمەلگایەکی یەکسانتر ڕەفاهیتر لە بری باسکردن لەسەر ئەوەی مافەکانی ئێمە وەکو خەڵکی کوردی سووریا معلومە مافی ڕەوایەتەوە خەڵکانێک بوون بێبەش کراون لە ناسنامەیان بێبەش کراون لەوەی کە هاوڵاتی ئەو وڵاتە من کە لەسەری ئەژین و ئەوانە عسکەریان پێکراوە بەڵام ڕێگان پێ نەدراوە بخێنن ڕاپێسکراون بۆ بەرەکانی شەڕۆختێک شەڕ بۆ ئەمانە وەڵام حەقیان نەبووە هیچ ملک و ماڵێکیان بەناوە بیاخود خانوویە بکڕن یاخود بە جۆرێک بزنسێکیان هەبێ بیبن بەڕێوە یاخود کارێ بکەن هەروەکو ئەو خەڵکی کە لە سووریایە کردوێتی معلومە ئەم پێشێرکردنی سەرەتایی ترین مافەکانی هاوڵاتی بوونە جێگای هەموو بێزاریەک و هینەکەەوە ئەم مافانە بگەڕێتەوە هیچ گومانی تیانەکە هەنگاویشی ڕوو لە پێشە بەڵام ئەزمموی ڕۆژاوا لەمە زۆرتری پێکرێەوە بێ لەمە زۆرتر بکە و ئەمە کەوتور سەرشانی و ئەمە ئاوا خۆی ئەتوانێت بپارێزێ ئاوا ئەتوانێ هەموو ئەو تەبلیغاتە دوژمنکارانەیە بەرامبەر بەم ئەزمونە کە ئەکرێ لەلایەن شۆڤێنیزمی عەرەب و عەرەبەوە لە دیمەشق لەلایەن دەسەڵاتی سووریاوە پوچەڵ بکرێتەوە و لە بەرامبەریا خەڵکێک نەبێت کە پشتیوانی لە دەوڵەتەکەی بکا بڕوە خەڵکی وڵاتێکی تر و ناوچێکی تر و بەشێکی تری سووریا کە لە پاشە بکات و خەڵتانی خوێنی بکات ئەمەیە ئەتوانێ ئەم ئەزمونە بپارێزێ شتێکی تریش لەسەرەوە بڵێم کە باسی ئەواکەن برایەتی گەلان درۆیە و ئێمە ئەبێ شۆڤێنیز بین وەکو ئەوان و ئێمە ئەبێ فاشز بین وەکو ئەمان و قسانە زۆر ئاسانەکرێ زۆر بە سادەیی ئەکرێ خەڵکێک کە خۆی بە شوعیە زانێ بە گوایە خۆی بە چەپیش زانێ ئەڵێتەوە بەڵێ ئێمە هەڵەمان کردو لەوەی باسی برایەتی گەلانمان کردو ئازیزم ئەمە هەر نەک تەبلیغاتێکی نائینسانیە کۆنەپەرستانەیە تۆزێ بێعەقڵانەشە یعنی لە ڕووی مەنتقیەوە کوردستان شەرێکی ئەبڵاپەشێو هەیە ئەڵێ چراکانی ئێمە نەسووتێ شتێکی ئاوایە پێم وابێ ئەڵێ تا چرای ئێمە نەسووتێ ئێوە هەرگیز ڕووناکایی نابینن بە چاوی خۆتان تا ئێمە دیل و کۆی لەبین هەر کۆت و نیر و تۆق و زنجیر دەکەین بۆتان شتێکی ئاوای ئەبڵاپەشێوێم بڕوام بە عەکسیەوە هەیە من باوەڕم وایە هەتاکو
خەڵکی ئەم ناوچەیە کۆنەپەرست و دواکەوتوو بن، ژیرۆدەی شۆڤێنیزم و ژیرۆدەی نەبوونی مافن چونکە شۆڤێنیزم لە چیەوە دێ دەسەڵاتێک هاتووە ناتوانێت سەرەتایی ترین مافەکان بە خەڵک بدا و ئەمانە بە دەوری دەمارگیریشی نەتەوەیە کۆیان نکاتەوە بۆی بیریان بێتەوە مافەکانیان چیە وەکو بەشەر وەکو تاک تۆ بەشێکی لە ئومەتێکی زۆر مهم و گەورە و ئەوانە و تاریخ دوایە و زاتە ڕیسالە خالیدە و ئەمانە بۆی بیری بەرێتەوە دەستکەوت ئەو شتانێک کە پێویستی پێێتی وەکو ئینسان بژی وەکو ئینسانێکی ئەم سەردەمە بژی چییە و ئەم شۆڤێنیزمە ئەگەر خەڵکی ئەم ناوچێ لەم شۆڤێنیزمە ڕزگار نەبێ ئێمە ڕووناکایی بە چاوی خۆمان نابین لەم وڵاتەیە کوردستان هەر تەنها مێژوو زوڵمی لێ نەکردووە تەنها مێژوو دەستخەڕۆی نەکردووە جوغرافیا دوژمنێکی زۆر گەورەتری خەڵکی کوردستانە ئەوەی کە تۆ لە بینی چوار دەوڵەت تاقەتی زماوی و هیچ بوارێکت نییە لە دەرەوەی پەیوەندی لەگەڵ ئەم چوار دەوڵەتەیە پەیوەندیەکی ئاسایی لەگەڵ وڵاتانی دەرەوە و لەگەڵ دنیاە بگری ئەمە هەمیشە مۆزیلێک و کێشەیەشی خەڵکی کوردستانە تۆ هیچ دەریچەیەکت نییە بۆ سەر دەریا چونکە دەریا چیە عینەکەی کە باسەکرێەوەوانە دەریا بەشێکی پێوترێ میاهی ئیقلیمیە چیتە ئەو دی و میاهی ئیقلیمیە بڵین میای بڵین وەتەنیە ئەمە هی بەشێکە هی وڵاتەکەیە چیتە دەرەوە بێ بە میاهی دەولی کابێ بە میاهی دەولی تۆ دەواازێکە بۆ کراوەوە بۆی پەیوەندی لەگەڵ هەموو شوێنیشی دنیا بگری ئەمە بۆ کوردستان نەگونجاوە سەرنجام ئازادی و ئاستێک لە مافەکانی تۆ پەیوەندی بەوە هەیە کە ئەم ناوچێژ ئازاد بوو بێ خەڵکی کوردستان پێش خەڵکی خۆرهەڵاتی ناوەڕاست ئازاد نابن و لە هەر جۆیەکە بیانەوێ ئازادیەکانی خۆیان زەمانەتکەن ئەبێ ئەو وڵاتەکە تایە ئەژینوانە ئازادتر بێ پێشکەوتوتر بێ شارستانی تر بێ ئەمە معادلەیەکە پێویستی بەوە نییە تۆ ئینسان دۆست بیت و چەپ بیت و کۆمونیست بیت و ئەنتەرناسیۆنالیست بیت و دوژمنی ناسیۆنالیزمی دەماژیر بیت و ئەمە عەقڵی پێویستە ئەمە عەقڵە یەک زایدەن یەک ئەکاتە دوو تۆ دوژمنایەتی لەسەر ئەساسی دوژمنایەتی عەرەب ئەتەوێ خۆت پیشکە عەرەب هەر بە ژمارەش سەیریکەیت و ئەوانە دە بەرابەری تۆیە یعنی چێبی بە ئیسرائیلێکی تر ئیسرائیلێکی تریژ لە خۆرهەڵاتی ناوەڕاستە پێویستی بەهۆیە مەجموعەیە عەواملی هەبێت کە لە تۆیە مەوجود نییە و نییە دوایەوە ئیسرائیلەکەی لە خۆرهەڵاتی ناوەڕاست ئیسرائیلێکی تری بۆ چی ئەمریکا و غەرب چ پێویستی پێیەتی ئەمەی کە ئەم باسە ئەکرێ لەسەر کوردستان گوایە بە دوژمنایەتی کردنی عەرەب و دوژمنایەتی کردنی فارس و دوژمنایەتی کردنی تورک ئێمە ئەتوانین بچینە پێشەوە و پارێزگاری لە بەرژەوەندەکانی خۆمانە بکەین لە بەرژەوەندەکانی خۆمان بکەین ناکۆچی لەگەڵ مەنتیقی سادە و ساکار هەیە پێویستمان بەوەیە ئێمە پەیامێک کە بۆ ئازادی خەڵکە بەدەر لەوەی کە چ نەتەوەیەکیان هەیە و چه ئینتیمایەکیان هەیە و ئەمە بەرینە پێشەوە ئەمە بەشێکە لە زەروراتەکانی پێشکەوتن و سەرخستنی یا پێشڕەویکردن بەرەو بەدیهێنانی مافەکانی خەڵکی کوردستان بەو ئەندازەی کە خۆرهەڵاتی ناوەڕاست دوورە لە شەڕ و ململانێ و دەماگیری نەتەوەیی بەو ئەندازەی خەڵکی کوردستان ئەتوانێت لە مافەکانی خۆی خاتر جەمبێ و دڵنیا بێ بە پێچەوانەی ئەوەوە ئەوەی کە چاوەڕێمانەکە ڕۆژگارێکی تاریکە ئەوەی چاوەڕوانمانەکە ئەوەیە کە مەجبور بین بۆ دام و دەستگایەک و بنەماڵەیەشی وەکو بارزانی کە پەیوەندیان لەگەڵ ئەمریکا و لەگەڵ ئیسرائیل و لەگەڵ ئەوانە هەیە ببین بە بەردەستی ئەوان و ببین بە کۆیلەی ئەوان یعنی لە کۆیلەی ڕزگارت نابێ ئەگەر ئەم دۆخە لە خۆرهەڵاتی ناوەڕاستان نەگۆڕێ لە کۆیلەی ڕزگارت نابێ ئەمە ئەو حەقیقەتەیە ئەبێ بیزانی و ئەزمموی ڕۆژاوا پێویستی بەوە هەیە ئەمە باشتر درک بکە ئەوانەی کە لەم ئەزممونەیە کاریگەرن ئەبێ زۆر بە ڕۆشنی کە دیارە من زۆر خۆشحاڵم هەتا پەیامی کە لەلایەن وتەبێژی کەجەکەەوە بینیم و ئەوانە منی زۆر خۆشحاڵ کرد کە چۆنی باسەکە ئەوانەی کە
نەتەوە پەرستی و دین پەرستیەکەن و ئەوانە هەر ئەوانن کە نەتەوەش ئەفرۆشن هەر ئەوانن کە خەڵک ئەفرۆشن و ئەمە حەقیقەتێک و ڕاستیەکە و ئەم جۆرە پەیامە قسەکردن لەسەر ئەم پەیامە برەودان بەم پەیامەیە کە ئەتوانێ فرسەت بکاتەوە بوار بکاتەوە بۆی کەوا ئەم ئەزمونە هەناسەیەکدا ئەم پەلاماری گروپەکەی جۆلانی و دەسەڵاتەکەی سووریا و ئەمانە بۆ کورتماوە ڕاوەستاوە بەڵام هیچ ئومێدێک لەسەر ئەوە نییە کە ئەم دەسەڵاتەوە ناتوانێت ئەساسەن ئەم دەسەڵاتێکی تیرۆریستە دەسەڵاتێکی داعشیانەیە لەگەڵ ئەزمونێکی وەکوی ڕۆژهاوایە ناتوانێت بحەوێتەوە ناتوانێت بژی مەگەرەوەی وەکو ئەوی لێبێ کە ناتوانێت وەکو ئەوی لێبێ گەرنا ئەبوو یاگینا مەزڵوم عەبدی نەیەوت نە ئەوی بەسەرچاو ئەم بەسەرچاوەمان زۆر لە ڕابەرانی کورد بیستووە ئەم جارە ژەمان بیست نەیوت کە نەیوتووە بەردەوامبوون لەسەر ئەم ڕێگایە پێویستی بە مکوڕبوون و پێداگریە لەسەر ڕۆشنترکردنەوەی ئەو پەیامەشەکە لە ڕابردووە بووە بەرجەستەکردنەوەی زیاتری ئەو پەیامەکە لە ڕابردووە بووە دەستڕاکێشانە بۆ هەموو ئەوانەی کە ئەبن بە دژبەری دەسەڵاتەکەی ئەحمەد جۆلانی و ئەمە خەریکە برەو پەیاکە لە سووریایە و ئەمە ڕۆژ بە ڕۆژ زیاتر زەمن کات بە هیچ جۆرێک لە قازانج و بەرژەوەندی ئەحمەد جۆلانیانە خەڵک کەوتووە بندەسی بەشار ئەسەدەوە گروپێک هاتووەوان و بەشار ئەسەدی لابرد و سووریای کردەوە بەڕووی دنیاە و عقوباتی لەسەر لاشو ئەمانە خەڵک دڵی خۆش بۆ بەمە بەڵامی تر ئەمە لە جێگایەکە ڕائەوەستێ لە جێگایەکە خەڵک پێستی بە ئاو پێستی بە نانە پێستی بە کارەبایە پێویستی بە قەستەخانەیە پێویستی بە خوێندنگایە پێویستی بە پێشکەوتنە و ئەم هەموو سووریەکە لە دەرەوەی وڵاتنوانە گەڕاونەتەوە پێویستیان بەوەی سووریایەکی باشتر ببینن و هەموو ئەمانە فشار و قورساین لەسەر دەسەڵاتەکەی ئەبوو محەممەد جۆلانی و ئەم فشار و قورساییە ئەکرێ لەلایەن ڕۆژاواوە سوودی لێوەربگیرێ بۆ ئایندەیشی باشتر بۆ هەموو خەڵک نەک تەنها بۆ خەڵکی ڕۆژاوا و پارێزگاریکردن لەو پێکەوە ژیانی لەو هارمۆنیی کە لە ناو ڕۆژاوایە هەیە هەر ئێستا پێویستی بە پێداگیری هەیە لەسەر ئەو پەیامی ڕابردوو زیاتر و زیاتر نەک کەمتر نەک پەشیمان بوونەوە نەک کاڵک بە ئەژنۆشکاندن و هەڵەمان کرد و متمانەمان پێکردن و ئەوانە لە حاڵێکە ئەبێ پرسیارەکە ئەوە بێ ئەوەنە وەختە لە ناو ئەم عەشایرە عەرەبانەیە هەڵس و کەوتوکن و ئەوانە ئایا نەئەکرا جێپێیەکی وەها بکەنەوە کە نەکرێوا بە ئاسانی ئەم ڕێز عەشرەتانە هەڵبگەڕێنەوە لە عەشرەتەکەی خۆیان بترسن لە خەڵکە هەژار و نەبووەکەی خۆیان بترسن لە نەوە نوێیەکەی خۆیان بترسن لە کچ و کوڕە گەنجەکان و بڵین متەمەدینەکانی خۆیان بترسن ناکرا ئەمە ببێ بەرحاڵ ئەمانە سوالاتن ئەمانە پرسیارن من دیارە وانییە کە ئەزمموی ڕۆژاوا بە هەموو لایەنێکیەوە بە باشی هەڵبسەنگێنم ڕەخنەشم هەیە بەڵام دیارە ڕەخنەکان لە چوارچێوەیەکی لە کاتێکی تراوە لە چوارچێوی چاوخشانەوە بە هەموو ئەزمونونەکە یاکرێ باس بکەم ئەوەی ئێستا گرنگە بیڵێم لەسەر وەزعی ڕۆژاوا ئەمە بوو کە پێشکەشی ئەوەی ئازیزم کرد تقریبا وا نزیکەی 45 دقیقە قساکەم بەما کۆتایی دێنم بەم باسە ئەچمە سەر باسێکی تری ئەویش باسی ئەو فایلەکانی ئاپستینە فایلەکانی ئەپستی دیارە بوو بە مەسلەیەکی زۆر گەرم و گۆڕی میدیاکانی دنیا و تر سۆشال میدیا هەمووی مەشغوڵی ئەوەیە تر جگەلەوەی کە بەڕاستی بڵاو بۆتەوە ئەوانە دەقاتی ئەوەش خەریکە فۆتۆشۆپەکرێت و لە ڕێگەی زیرەکی دەستکردەوە ڕەسم دروستەکرێ و وێنەی ئەمە هێنرێت لەگەڵ ئاپستینادا ئەنرێت و بەرحاڵ قسە لەسەر سکانداڵێکی گەورە ئەکەن من زۆر لەسەر ئەو لایەنانی قسە ناکەم ئەگەرچی ئەهێنێ هەوردیش باسی ئەو دیاردە تازەیە بکەین کە چۆن چۆنی شتێکی لەم بابەتە ئەبێتە مناسبەیەک بۆی کەوا هەموو کەس تەسفی حساب لەگەڵ یەکترا بکە بەڵام ئەمە ئێستا باسی من نییە ئەو کاتێک کە هەمە ئەمێ بۆ مەسلەیەکی تری تەرخانکەم و هەندێک ورتر و تۆزە قوڵتر لەسەر ئەم سکانداڵە یاخود ئەمەی کە باسەکرێت و وەکو شتێکی زۆر ناوازە خەریکە
قسەی لەسەرکرێت و ئەوانە کەمێک قوتر لەسەرەوە بدوم ئەزانن کە فایلانی ئەپستین وانە بۆ لە شوێنەکە شارابێتەوەمانە فایلانەی ئەپستین بەدەستی وەزارەتی دادی ئەمریکاوە بوو وەزارەتی دادی ئەمریکا بەر لەوەی بڵاوی کاتەوە دانەبدانی خوێندوتەوە و هەموو ئەم فایلانە ئەگەر تاوانێکی تایە کە ئەبێ بە سکانداڵ و ئەوانە حەقی ئەوە بوو کە وەزارەتی دادی ئەمریکا بەر لەوەی وڵاوی بکاتەوە بڕۆوانە بگرێت کە لەم فایلانێ ناوێن هاتووە محاسبەیان بکە ئەتەس پێشتر سەرە کۆمار بووە ئێستا سەرە کۆمارە ترامپ و مەسەلەن یاخود دەوڵەمەن و ملیاردێرە و ئینی هەیە یاخود هەرچێکە ئەمانە چ فەرقێکەکە بەشداریان کردووە لە زەوتکردن و تاداکردن لە مناڵی کچ و کوڕ پێویستیان بەوە هەیە کە لێپیچینەوەیان لێ بکرێت وەزارەتی عەدلی ئەمریکا بۆ بوو بە وەکالەتی بڵاوکردنەوەی هەواڵ بۆ دەستگا هەواڵ نێرەکان و هەواڵبەرەکان بۆچی ئەمە کار و کردانەوەشی لێ ئەنجام نەدا سەرنجام من چاومەچێتە سەر مەسەلەیەشی تر کە ئەم فایلانەی ئەپستین بیانەوێ نیانەوێ ئەوانەی کە بڵاویان کردوتەوە مەبەستیان بێ مەبەستیان نەبێ بەشێکە لە پرۆسیسێکی تازەکە لە دنیای سەرمایه‌داری ڕوئەیە ئەویش دڕینی پەردەی شەرمە دڕینی پەردەی ئەو هامانەیە کە بە دەوری خۆیانە دروستیان کردبوو چیرۆکێکی کۆن هەیە باسی چیرۆکێک کە دیارە سلاڤۆژیش لەسەری دوا و قسەی لەسەر کردووە ئەوانە باسی پاشاڕووتەکە چیرۆکی پاشاڕووتەکە ئەم چیرۆکە ئاوایە کە پاشایەک هەیە کە زۆر بڵین بێ ئاستە و زۆر نەزانە لە شارەکەی لە پڕێکە دوو خەیات پیا ئەبن خەیات نین فێڵبازن تەڵەکە بازن ئەم دوو خەیاتە دیعای بڵاوەکەنەوە ئەڵێن ئێمە توانای دوورینی بەرجێکی وامان هەیە کە بەس تەنها عەقڵەکان و وەفادارەکان بە پاشا ئەتوانن بیبینن یعنی هەموو ئەوانەی کە عەقڵیان هەیە و ئیدراکیان هەیە ئەتوانن بیبینن و ئەوانەی وەفاداریشن بە پاشا ئەتوانن بیبینن یعنی ئەوانەی عەقڵدار و خاوەنی وەفان ئەتوانن بیبینن ئیتر پاشا باڵیانە کاڵێ باشە وەرن ئەم هینا ئەم جلەم بۆ بدورن و با من بەکاری بێنمەوەوانە پێم خۆشە جلێکی ئاوام هەبێن پاشایە زۆری حەز لە جلی تازەوانێ ئەم دوو خەیاتە بانگەم دوو خەیاتەژی تر ئەوە لە هەوایە دەستڕاوە شوێنەوەی هێن و ئەی بنگوایە خەریکردن ئەم بەرگا دوورن و ئەم بەرگە بۆ پاشا دوورن و ئەوانە و پاشاژێت ئەبینی هیچ نابینێ هیچ نابینێ هەر خەریکن دەست لە هەوایە جوڵێنم دوو تەڵەکە بازە پاشا ناوێرێ بڵێ نایبینم لەبەرەوەی خەیاتەکان گوایە خەیاتە درۆزنەکان پێشتر وتویانە هەر کەسێک عەقڵی نەبێ ئەم ئینە نابینێ ئەوانی کە بێ عەقڵ نایبینن ئەم بەرگە ئەم جلەکە من ئێمەی دوورین تەنها عەقڵەکانی بینن ئیترەوەیە دوایی هەمووانەشی کەوا لە قەسرەکان هەمووش ئەڵێن ئێمەژەی بینین بە حساب ئەمە بەرگە عەقڵەکانی بینن سەرنجام پاشا بەرگەکەی لەبەرەکات و بەناو خەڵکە گەڕێتەوە ئەنە خەڵکیش هەماشت کەس ناوێرێ بڵێ نایبینین ئەگەر بڵێ نابینین ینی بێ عەقڵین و وەفاداریش نین بۆ پاشا سەرنجام پاشا بە ڕوت و قوتی بەناو بازارە ئاسوڕێتەوە ئەوانە و خەڵکی سەی دەکات و واق وڕماوە و هەمووشی لە دڵی خۆیان ئەڵێ ڕەنگە من لەبەر بێ عەقڵیم بێ ئەم بەرگە نابینەوە ژینا بۆ ئەوانی تر قسە ناکرد بەڵام تا مناڵێک پیا بێ مناڵەکە هاوارەکە ئەڵێ خۆ پاشا ڕوتە کاڵێ پاشا ڕوتە خەڵک دەزەکا بە پێکەنین و لەو لەحزەیە ئەم پەردەی وەهمە ئەم وەهمە کە فەرز بووە بەسەر مێشتی ئەو خەڵکەیە ئەمانە ئەدڕێت و کۆتایی پێدێ و بەم جۆرێک سلاڤۆژیژک باسێکە کە ئەمە دڕین یاخود کۆتایی هێنانە خەرقی ئایدۆلۆژیایەوە ئەم ئایدۆلۆژیا دروستکردن لە بابەتی ئەم بەرگەیە کە ئەم خەیاتانە پێچیان هێناوە ئەو شتانەی کە ئەوتیە ڕاستین لە ژیانەوە لە ئەساسە حەقایقێکیان نیە ئەمانەوە بەسەر زەینی ئێمە ئازاڵن وامالەکەن دنیا بە شێوازێک ببینین کە پێمان ناچارەکرین بیبینین ینی مەسەلەکە ئەوە نییە کە باوەڕمان پێ کردووە باوەڕمان پێ نەکردووە بەڵام ئەبێ وا هەڵسو کەوت بکەین کە ئێمەش باوەڕمان پێێتی بە جۆرە لە جۆرەکان سەرمایه‌داری وەهمێکی لەم بابەتەی بۆ دنیا دروست کرده بوو بەڵام ئەوەی کە منەمێ لە بابەتم چیرۆکەوە بیڵێم ئەڵێم ئەی چۆنە ئەگەر پاشا
بە مەبەستەوە بێوێ بەڕووتی بگەڕێ، ئەی نەگەوەی کە لە بێ عەقلیەتی کە بەڕووتی ئەگەڕێ، نەگەوەی کە کولی ئەم چیرۆکە ساختەیەکی دوو خەیاتی تەڵەکە بازە بنەماکەی ئەمەیە، چۆنە ئەگەر پاشا خۆی بێوێ ڕوود بێتەوە بە ڕووتی بە شانازی بگەڕ. هەستەکەی دنیای سەرمایه‌داری گەیشتوتە جێگایە کە ئەیەوێت تعبیرێکی ڕاستەقینە لە ناخی خۆی بکە بەبێ ئەوەی بەبێ هیچ پەردەیە خۆی داپۆشێت. یعنی ئێمە لە ئیسرائیلە قەتڵ و عامی بەشەرمان بە لایف بینی، خەڵکی بێتاوان و ئەوان هەموو مەجبور بووین لە ڕێگەی فەیسبوک و سۆشیال میدیا و میدیای دنیای ئەمانەوە متابعی ئەم تاوانەمان کردووە. لە ئێرانە بینی جمهوری ئیسلامی کە وەختی قەتڵ و عامەکاتوانە ناشارێتەوە، خۆی دێ ڕستمەکان بڵاوکاتەوە، فلیمی وا گیراوە بڵاو بوو تۆ گوایە دزەی کردووە لە ئێرانەوە، ئەو کەسێک کە گرتوێتی معلوم کامێرایەکی زۆر باشی بەدەستەوە بۆ ڕۆشتووە زۆر باش تەسویری کردووە. ترامپێکمان هەیە ئەچێ وڵاتان داگیرەکە، بۆ نمونە ڤەنزوێلا داگیرەکە، باسەکە دەڵێن لەبەر خاتری نەوتەکەی و ئەوانە، بەڵام دوای بۆت معلومە بێ نا، ئەسڵەن ترامپ داگیرکردنەکە وەسیلەی بەدیهێنانی هیچ شتێک نییە بۆ ترامپ، خودی داگیرکردنەکە، خودی ئەو پەلامارەی کە بۆ ڤەنزوێلای داوە و دەست بە سەرکردنی مادۆرۆ هێنانی بووین، خودی ئەمە ئامانجەکەی بووە، خودی نیشاندانی ئەوەی کە ئەمریکا ئەتوانێ ئەم کار بکە و داوای گرینلاند دەکا، ئەڵێ یاسانە دەوڵەتەکان هەمووی درۆدە لەسەیە، یا هیچ شتێک نییە کۆنتترۆلی تەسەڕفاتی بن بکە غەیری مۆراڵ و عەقلی خۆم نەبێ. ئەم دەرکەوتنەی فاشیزم بەم زەقیەی کە لە ئەوروپا و لە ئەمریکا و لەسەر ئاستی دنیای ئەیبینین، پێ ئەچێ قۆناغێکی نوێی دنیای سەرمایه‌داری بێ کە چیتر باسکردن لە یاسای نێودەوڵەتی و مافی مرۆڤ و دیموکراسیەت و هەڵبژاردن و دام و دەستگا و ئەمانە باوی نەماوە نەک بە جۆرە لە جۆرەکان سەرمایه‌داری گەیشتۆتە جێگەیەک ناچارە ئەم پەردەیە خۆی بیدڕێنێ، ناچارە ئەم پاشایە خۆی بە ڕووتی دەرخە، نەک لەبەرەوەی کە پێداویستی نەماوە بەوانە، هەندێک لە هاوڕێڵێن پێداویستی نەما بەو جۆرە وەهمانە، لەبەرەوەی کە مقاومت لە بەرامبەریان نەماوە و گوایە جاران پێویستی بەوە بۆ خۆی بەم جۆرە وەهمانە داپۆشێ بۆی کەوا پارێزگاری لە خۆی بکات، لەبەرەوەی کە لەلایەن جوڵانەوەی سۆشیالیستیەوە هێرشی کراوەتە سەر، بەڵام ئێستا پێویستی پێ نەماوە، باسەکە لەسەرەوە نیە پێویستی پێ نەماوە، باسەکە لەسەرەوەی پێویستی بەوەیە تەجاوزی بکە، پێویستی بەوەی ئەم بەرگە بدڕێنێ. سەرمایه‌داری ناکۆچیەکانی ئەم سەردەمەی دنیا گەیانوێتێ جێگایەک، ناکۆچیەکانی سیستەمەکە لەم سەردەمەی ئەمڕۆی دنیا گەیانوێتێ جێگایەک ناچارە بەوەی کە دەستبەرداری هەموو ئەو کەلەپچانە بێ کە دەست و پێی بەستووە. سەرمایه‌داری ئەوێ بگەڕێتەوە بۆ سەدەی 18 و 19، سەرمایه‌داری ئەوێ بگەڕێتەوە بۆ جێگایە کە باسێک لە یاسا، باسێک لە مافەکانی ئینسان، باسێک لە ئازادی، باسێک لە یەکسانی نێوان بەشەرەکان نەبووە. زۆر بە ئاسانی لێرەی بیسی لە وڵاتێکی وەکو سویدا فەرقی سزای کەسێکە لە دەرەوەی وڵاتەوە هاتووە لەگەڵ سزای کەسێکە کە لە ئەساسەوە لەم وڵاتەیە لەدایک بوو، ئەمانە فەرقەکەوێتە بینی ئەم دوانەوە. ئەو تعبیرە کە جاران ئەکرا لەسەر هاوتایی نرخی ئینسانەکان و هاوتایی و یەکسانی مافی ئینسانەکان لە بەرامبەر یاسایە خەریکە کۆتایی پێدێ، ڕۆژ بە ڕۆژ زیاتر بەرەوە ئەوە ئەچین فاشیزمێکی زۆر زەقتر لەوەی کەوا هتلەریش باسی کردو، لەو پەیامی هتلەر گوتوێتی بە ژۆمانە بدرێ. ئەو قسانەی کە ئێستا سیاسەکان لە ئەوروپایکەن و ئەوانە جاران لە مەجلیسە تایبەتەکانی خۆیان بیان کردا و دزەی کردایەتە دەرەوە، ئەوبوو بە سکانداڵ. ئێستا ڕوون و ئاشکرا لە بەرچاوی خەڵکایڵێن ترامپ هاتوۆتە سەر مینبەر و ئەوانە بە تەواوی خەڵکی سۆماڵەڵێ دز و جەردە، بە تەواوی خەڵکی سۆماڵەڵێ تاوانکار، لە چاڵە پیساییەوە هاتوون، لە نازانم شوێنە پیسەکانی ئەم دنیا هاتوون کە هیچ شتێک نازانن، هیچ شارستانەتێک زۆر بە ئاشکرا هێرشەکاتە سەر
بەشێک لە هاوڵاتەکانی وڵاتەکە خۆی لەسەر ئەساسی ئەوەی کە باگراوندیان چی و لە چ وڵاتێکەوە هاتوون ئەمە جارانە بوو بە سکانداڵ لە کەسێک قسەیکی ئاوای بکردایە ئەبوو بە فەزیحا وایە بڵاو کرایەتەوە ئەمڕۆ خەریکە ئەم فەزایحانە بە جۆرێک ئاشکرا ئەکرێ و بە جۆرێک خەڵک تعبیر لە خۆیەکە کە هیچ شەرمێکی تیان نەماوە یعنی خەڵکانی دەسەڵاتدار بە جۆرێک تعبیر لە خۆیانەکەن کە شەرمێکیان تیان نەماوە و ئەمە لە ڕاستیان نیشانەی خەتەرێکی زۆر گەورەیە بەڵام نیشانەی شتێکی تریشە مەسەلەیەکی تریش لەم نێوەیە دێتە پێشەوە بەشێکی زۆر لەوانەی کە لایەنگری ئازادیەکان بوون و ڕخنیان لە سەرمایه‌داری هەبووە و بە جۆر لە جۆرەکان خۆیان بە سۆشیالیست و لایەنگری چینی کارگەر و کۆمونیزم و ئەوە نەزانیوە یەکێک لە ئەرکە هەرە سەرچەکانی خۆیان بەوە داناوە پردە هەڵماڵن لەسەر ڕاستیەکان و حەقایقەکانی ئەم سیستەمە ئەی کاتێک کە ئەم سیستەمە خۆی پەردەکانە دڕێنێ خۆی پەردەکان فڕێ ئەدا خۆی ئەوێ بەڕووتی بچێتە سەرجادە ئەو دەم کار و کردەوەی ئەم چەپ و کۆمونیستانە چییە لە ڕاستیە کۆتایی هاتن بەم شەرم و حەیایی کە سەرمایه‌داری هەیەی کۆتایی هێنانە بە ژیانی ئەو چەپ و کۆمونیستانەش کە لەسەر بنەمای ڕیسواکردنی کۆمەڵگەی سەرمایه‌داری خەریک بوون خۆیان پاساوەدا یاخود وجودی خۆیان پاساوەدا ئیتر هیچ پێویستێکمان بە خەڵکانێک نییە کە پەردە لەسەر ڕاستیەکان هەڵماڵن هیچ پێویستمان بەوە نییە خەڵک ڕاستیەکان بەیان کات و فەزایحەکان کەشف کات و ئیسپاتی بکا کە سەرمایه‌داری دیموکراتی ناوێ ئیسپاتی بکا کە سەرمایه‌داری مافی برۆڤی ناوێ ئیسپاتی بکا کە سەرمایه‌داری لەگەڵ ئازادیەکانی ئینسانە ناکۆکە پێویستمان بەوانە نییە سەرمایه‌داری خۆی ئەڵێ ئازادی نییە ئێستا ئەوانەی کە لایەنگری ترامپن بەشێک لەو دەوڵەمەن و بڵێن تێک ملیاردێرانەی کە لە سیلیکۆن ڤالیەن و ئەوانە زۆر بەڕوونی و بە ئاشکرایڵێن دیموکراتیەت سیستەمێکی نالەبارە نابێت دیموکراتی بینیتر پێویستمان بە گەڕانەوەی پاشایەتی هەیە پێویستمان بەوەیە کە پاشایەکمان هەبێ وەکو چۆن بڵێن CEO-یەک یاخود بڵێن سەرۆکی کۆمپانیایەک و بەڕێوەبەری کۆمپانیەکەی بەڕێوە بە پێویستمان بە کەسێک هەیە ئاوا وەکو ئەو بەڕێوەبەری کۆمپانیا وڵات ئاوا بەڕێوەبەرێ ئازان چەنە و زەرەر چەنە و چۆنچۆنی بەبووە بەرهێنان بکەین و چ نەخشەیەک بەکاربێنن و ئاوا دنیا بەڕێوەبەرێ باوی ئەوە نەماوە باز لە مافی یەکسانی ئینسانەکان لەگەڵ یەکترا بکەین و قسە لەسەرەوە بکەین کە خەڵکێکی بڵێن بە حسابی خۆیان نەزان و هیچ نەزان و ئەوانە بێن بڕیان لەسەرەوە بدەن ئایندەی کۆمەڵگاچی بە دیموکراتێت سیستەمێکی نالەبارە پێویستی بە گۆڕانکاری هەیە ئەمانە بڵێن دەوڵەمەنە گەورەکانی پشتیوانی ترامپن کە لە سیلیکۆن ڤالیە ملیاردێرن بە خەریکە سەرۆتەکانە نزیکە بێتەوە لە تریلیۆنەکان پیتەر تیل و کەسانی تری لەم بابەتە داکۆچی لەم جۆرە نەخشەیە ئەکەن بۆ هێنانەدی هەندێک شاری وا وەکو ئەزمونێک و تەجروبەیەکان هەیە شاری وا کە هیچ یاسایەکی تیانێ نە یاسای ژینگەی تایە نە یاسای کاری تایە نە یاسای خانە نشینی تایە نە هیچ جۆرە بڵێن بیمەیەکی تایە و هیچ پێویستیەک نییە بۆی کەوا هیچ شتێک تواناکان بڵێن هەوڵەکانی سەرمایە کۆنتڕۆڵ بکە سەرمایە بێ ئازاد بێ و ئازادی ئەم جارە تعریفی ئازادی سەرمایەیە ئازادی چینی دەوڵەمەنە بۆ وەبەرهێنان و بۆ کارکردن و ئەوانە نەک ئازادی خەڵکۆمانە ئەمانن ئەو ئایدۆلۆژیانی کە بابەتی ترامپ و ئەوانە خەریکن ئەیبەنە پێشەوە و ئەیهێنن و بە جۆرە لە جۆرەکان لە دۆخیشی لەم بابەتەیە بڕوای من ئەوانەی کە خۆیان بە چەپ و کۆمونیستەزانە بێ بچنەوە سەر ئیشە ئەسلەکەی خۆیان و ئەوانەی لایەنگری چینی کارگەرن ئەبێ بیر لە ئەنجامدانی وەزیف و ئەرکە سەرنجەکانی خۆیان بکەن ئەویش ڕێخستن و نەخشەدانان و کۆکردنەوەی هێز و لەسەر زەوی دیاریکراو کاری دیاریکراوکردن
بەشداریکردن لەو خەبات و لەو ململانی کە ڕۆژانە لەناو کۆمەلگاکانە هەیە لە بری ڕەخنەگرتن و هەوڵدان بۆ ڕۆشن بیرکردنەوە و گوایە بڵاوکردنەوەی بیر و باوەڕی کۆمونیستی و بیر و باوەڕی سۆشیالیستی وەکو ئەوەی کە جەماعەتە سێکتە دینیەکانە نەچن لە دەرگاکانیان وەرە بانگەوازە دەکەم بۆ بەختەوەری و بانگەوازە دەکەم بۆ مەسیح و بانگەوازە دەکەم بۆ ئیسلام و ئەوانە کۆمیسەکان لەم بابەتە چنکە وەختی قسە لەسەر بیر و باوەڕی کۆمونیزمی بڵاوکەینەوە بیر و باوەڕی سۆشیالیستی بڵاوکەینەوە و بیر و باوەڕی مارکسیزم بڵاوکەینەوە لەم بابەتە ناچن لە فرقەی دینیە چن کاتی ئەوەیە کە کۆمیسەکان بگەڕێنەوە بۆ ئەرکە ئینەکانی خوان و ئەو پرسیارە لە خۆیان بکەن تو تا پرسیار نەکەی بە شۆن وەڵامە ناگڕێ ئەو پرسیارە لە خۆیان بکەن کە ئەرشی ئێمە لە بەرامبەر دۆخێکە کە لە دنیای پێکهاتووە چییە؟ ئەم پرسیارە زۆر ئاوەکێشیەوە پێویستی بەوەیە زۆری لەسەر ورد ببینەوە زۆریش لەسەری قسە بکەین بەڵام من مەبەستمەوە بوو لانیکەم کە ئەوەی کە لەلایەن ئەو فایلەکانی ئەپستین و ئەو باسی کە باسی فەزائح و ڕیسوایی و ئاشکرابوونی سکانداڵ و ئەواناکە زۆرتر منی بە ئاراستەی بیرکردنەوە لەم ئاڵوگۆڕە ڕیشەیەی کۆمەلگەی سەرمایەداریە پاڵپێوەنە لە بری ئەوەی قسە لەسەر تەفاسیلەکانی زەوتکردنی مناڵان کە دیارە تاوانێکی زۆر قێزەونە وەڵام بەستمەوە نییە کە گرنگ نییە و مهم نییە بەڵام زۆرتر ئەمە سەرنجی منی بۆ ئەمە ڕاکێشا و پێم خۆش بوو لەم بابەتەوە باری سەرنجی خۆم بە ئەوەی ئازیز بگەێنم بەرحاڵ سوپاسانەکەم کە تا ئێستا بینەری بەرنامەکەم بوونەوە سعاتێکی تەواوە لە خزمەت ئێوەی ئازیزام لەوە زیاتر سەرتان ناشێنم تا بەرنامەی تر و دیداری تر لەگەڵ ئێوەی ئازیزا هەمووتان بە شادی و کامەرانی ئەسپێرم لە هەر شوێنەکەن ڕۆژتان یا شەوتان خۆش هەر بشی